جێگەی شانازیەوە خۆشحاڵین کە هەڵەبجە و بە تایبەتی ناوچەی هەورامان و بەشێکی زۆری ناو هەڵەبجە جیاوازە لە بەشێکی زۆری ناوچەکانی باشووری کوردستان لەوەی ئاستی توندوتیژیەکان لە ئاستەکانیە کە مەترسیدار بێ یاخۆت لە ڕووی ئاماریەوە ژمارەکان بەرچاو بێت. ناڵێن توندوتیژی نییە، توندوتیژی بە تایبەتی هەندێک توندوتیژی هەیە لە کۆمەلگای ئێمەیە وەکو عورفێک ممارەساکرێ، بەڵام مەسلەی کوشتن و سووتان و خۆسووتان ئەمانە ناوچەی هەورامان و بەشێکی هەڵەبجە ئێمە ناڵێن شارە زۆر لە ناوچەی شارە زۆرە هەڵبەت توندوتیژی زۆرە، بەڵام هەڵەبجە و هەورامان بە ناوچەی سەوز ئەژمارەکرێ بەو مانای کە پێ و ئامارانەی کە لە بەردەستی ئێمە بەڕاستی هەڵەبجە کەمترین شوێنەکە توندوتیژی خێزانی تیا ئەنجام بدرێ و لێرەش ئەو دادوەرە بەڕێزەوە هەروەها ئەو پارێزە بەڕێزانەی کەوە محققەکان و هەمویان کە بەشدارن بەڕاستی بە گروتینێکی زۆر باشە و بەشداری خولەکەیان کردو و ڕاوسەرنجی خۆیان بەرامبەر بە هەردوو یاساکە خستۆتە ڕوو.